فەرموو. مامۆستا لەسەر کەلیمەی سەلەفی مامۆستا سپاس بۆ خوا نێقاب خوای گەورە هیدایەتی دام بۆ ڕێڕاست. بەڵێ مامۆستا کەلیمەی سەلەفی لە قورئاندا کە 114 سوورەتە لە چ ئاەتێکدا باسی سەلەفی کراوە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە چ حەدیثێکدا بۆمان دەجێتەوە کە بە خۆتان بڵێن سەلەفی؟ خوای گەورە لە شوێدا بەمە دەڵێ بە خۆتان بڵێن سەلەفی. خوای گەورە لە قورئاندا تەنها بە مسلمون مؤمنون ناوی باوەڕداران هێنا. دەستت خۆش بە قسەکەت جوانە. مامۆستا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت تەفرەقە دروست مەکەن لە بینی خۆتاندا. مامۆستا ئێمە موسڵمانین، کۆمەڵێک بە خۆمان بڵێن یەکگوتو، یەک بڵێ کۆمەڵ، یەکیشمان بڵێن سەلەفین، یەکی تریش بڵێ من ئەو کۆمەڵەم، یەک بڵێ سۆفیم. ئیتر مامۆستا موسڵمانان چۆن یەک دەنگ بن، چۆن سەرکەون بەسەر زاڵماندا مامۆستا بەسەر کافراندا. بەڵێ مامۆستا ئێستا کەلیمەی سەلەف مامۆستا زۆرم خۆش دەوێت لەبەر خاتری خوای گەورە. خوا خۆشی بێن خوشکە بەڕێزەکەم، خوا سەلامەت. بەڵام ئەو کەلیماتانە چۆن بەکارێن؟ ئەو حەدیثەم بۆ ڕوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت بە خۆتان بڵێن سەلەفی. سەلەفیمان سەحابە ساڵحەکان بوون ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ. مامۆستا ئێستا من چۆن بتوانم بەخۆم بڵێم سەلەفی لە کاتێکدا تر نازام لە حەدیث لە قورئاندا باز نەکراوە؟ مامۆستا زۆر سپاس دەکەم. بمێنە لەگەڵم بمێنە مەڕۆ باشە؟ بەشتە مامۆستا. خۆشتی بەڕێزم. مەوزوع لە ئەو ناوانەدا هیچ کاتێک لە هیچ وتارێکی مندا لە هیچ دەرسێکی مندا بە هیچ مسلمانێکم وتووە تۆ بە خۆت بڵێ من ناوی سەلەفی لە خۆت بنێ و ناز ناوی سەلەفی بۆ خۆت دابنێ؟ لە کۆڕێکدا لە ئەم ساڵ لە هەولێر وەبزانم لە هۆڵی میدیا بوو. باشە. براکی بەڕێز پرسیارێتەوە کرد مامۆستا یانی هەر کەسێک مسلمان بێ دەبێ بەخۆی بڵێ سەلەفی؟ تۆش وەڵام داوە بڵێ دەبێت بەخۆی بڵێ سەلەفی یا دەبێت سەلەفی بێت؟ کامیانم گوت؟ مامۆستا پێم بە زۆر بە خێرایی وەڵام بدایەوە. ئێستا وەڵام دەدەمە خوشکە بەڕێزەکەم. ئێستا من کە ناوی من ببیستن لەسەر شاشە نووسراوە وەڵامی بینەران دەنووسرێت چیە؟ دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد سەلەفی لەگەڵ نییە، وانە؟ بە کەسیش ناڵێن تۆ نازناوی سەلەفی بۆ خۆت دابنێ. خوشتی بەڕێزم ئێمە دەبێت لە شتێک حاڵی بین. سەلەفیەت حیزب نییە وەکو ئەو حیزبانەی کە لە ئارادا هەیە، حیزب نییە، حیزبێکان ناویان سەلەفیە. ئەی چییە؟ سەلەفیەت یعنی شێوازی دیندارێتی کردن. چۆن دیندارێتی بکەین؟ کام ئیسلامە حەقە؟ ئەو ئیسلامی کە شیعە دەیڵێ هانا بۆ حەسەن و حوسێن و عەباس دەبن، ئەو ئیسلامی کە سۆفی دەیڵێ هانا بۆ شێخ عەبدولقادری گەیلانی و بۆ بەدەوی و دەسوقی دەبن و سوزدەی بۆ دەبن و تەواو بە دەوری قەبریدا دەکەن. ئەو ئیسلامەتیە کە داعش دەیڵێت کە مسلمان بە کافر دەزانێ و سەری دەبڕێت. کام ئیسلامەتیە؟ کام ئیسلامەتیەیە؟ دەڵێن ئەو ئیسلامی کە سەلەفی ساڵح لەسەری بوون کە چێیە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ. کەواتە دەڵێن ئێمە دینداریتەکەمان وەکو سەلەفی ساڵح بێ، وەکو پێشینە چاکەکانمان بێ، وەکو پێغەمبەر و سەحابە بێ، نەک ئێمە بابێ ناوی سەلەفی لە خۆمان بنین. خوشکەکەم نە هەویەمان هەیە، گوێ لە برای خۆت بگرە، نە هەویەم بۆ کەسمان کردووە، نە بۆ خۆمان هەویەمان هەیە، نە سجلمان هەیە ناوی سەلەفیەکان دەنووسین. شتی وان نییە. بە خەڵک دەڵێن دینداریەکەی تۆ با ئەولیا پەرستی نەبێ، با ئەئیمە پەرستی نەبێ، با شەخص پەرستی نەبێ، با تەکفیر و تیرۆر نەبێ، با تەفرەقە نەبێ. دینداریەکەت با وەکو پێغەمبەر و سەحابە بێ ڕەزای خوای گەورەیان لێبێ و سەڵات سەلام خوای لەسەر بێ. ئەوە دەڵێن نەگوەرەدەی کاکە ئێمەش خەڵکی کوردستان حیزبێکمان دروست کردووە بە ناوی حیزبی سەلەفی. ئەگەر سەلەفیەت بوو بە حیزب من یەکەم کەسم کە بەڕائەتی لێ دەکەم. حیزب سەلەفیەت حیزبایەتی نییە. و چەند جار لەم شاشەوە وتومە بەلای منەوە هەر موسڵمانێک کە بەڕێچکەیەکی گومڕادا نەڕۆیش پێ لەسەر فیتڕەتە پاکەکەی مابێتەوە بەلای منەوە سەلەفیە. تا وتومە ئەو ئافرەتە موسڵمانەی کە نوێژ دەکا، ڕۆژوو دەگرێ، باوەڕی بەخوا و بە قورئان و سنەت هەیە و ڕازیە بە قورئان و سنەت، ڕازیە بە ئەو دینداریتە سەحابە سەری بۆ ئەوەش بەلای منەوە سەلەفیە، ئەگەر بێت و کەم تەرخەمیش بێ لە جلو پۆشاچیدا. بۆیە بەلای منەوە مسلمانان سەوادی ئەعظەم ئەوانە سەلەفین. یان چی سەلەفین؟ تۆ لە باوکی خۆت پرسیارێ باوکە تۆ ئەو دینداریتت دەوێت کە
حەسەن و حوسێن دەپەرستن یا ئەو دینداریەتی کە شێخ عەبدولقادر گەیلانی دەپەرستن یا ئەو دینداریەتی کە شیعە دەیکا کە داعش دەیکا کە نازانم چێ دەیکا کامەت دەوێ ئەگەر وتی ڕۆڵە وەڵام من بەو دینداریەتی ڕازیم کە پێغەمبەر کردی و سەحابە کردی و ئەبوبەکر و عومەر و عوثمان و عەلی کردیان ئێوە سەلەفیە باوکت سەلەفیە با نەشزانێ وشەی سەلەفی چییە تێگەیشتی خوشتی من ئەمما بۆچی ئەی دەڵێن ئەو وشەیە بۆ بەکاردێنین هەندێک جار دەڵێن بۆ جیاکردنەوەی ئەو مەنهەجە دیندارێتیەی کە سەحابە لەسەری بوو لە ئیسلامەتیدا لەو مەنهەجە داهێنراوانەی کە ئەمڕۆ بەناوی ئیسلام داهێنراون و لە حەقیقەتیشدا دوورن لە ڕاستێتی ئیسلام ئەمەش بۆچی گرنگە چ کاتێک گرنگە بۆ جیاکردنەوەی حەق لە باڵتل ئەگەر من بە خوشتی خۆم بڵێم تۆ ئێستا خەڵکی عێراقیت لە ناو عێراقیشدا خەڵکی کوردستانیت ئەم نمونە بۆی تێ بگەیت ئەگەر سەفەرکەی بچیتە عومرە بچیتە حەج لە حەج پرسیار لێ بکەن تۆ خەڵکی کوێی دەڵێ خەڵکی کوێم دەڵێ خەڵکی سلێمانیم تۆ خەڵکی کوێ جارێ خوشکەکەم سلێمانی یا هەولێر یا کوێ ڕۆی بۆ پچڕانتان باشە تۆ دەڵێ من خەڵکی عێراقم تەواو چونکە لە وڵاتێکی تری بەس باسی عێراق دەکەی بەڵام کە هاتیتەوە ناو عێراق ئەوجا پرسیار لێ دەکەن خەڵکی کوێی تۆ ناڵێ من خەڵکی عێراقم بەڵێ دەزانینەوە جیاوازەکەت عێراقیە خەڵکی کام شاری ئێستا دەڵێ خەڵکی سلێمانی بۆ نمونە ئێمەش دەڵێن کە خوای گەورە ناوی لە ئێمە ناو مسلمان لە بەرامبەر یەهودیەت و نەسڕانیەت و بوذیەت و مەجوسیەت ئێمە مسلمانین وەکو دین دینە ناو دایرەی ئیسلام لە ناو دایرەی ئیسلام ئەوڕۆ ئەو هەموو گروپە هەیە ئەو هەموو ڕێچکایە هەیە ئایا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی وستفترق أمتي على 73 فرقة أمتي من بارشة بارشة دبه پرسیاریان لێکەر ئەی کامە ڕزگاری دەبێ فەرمووی ما أنا عليه وأصحابي ئەوانەی لەسەر ڕێبازی من و سەحابەن بۆیە کە تۆ دەڵێ کاکە من مسلمانم ئێ باشە ئەوەش کە بۆ نمونە شخصێک دەپەرستێ ئەوەش کە سەری خەڵک دەبڕێ هەردووچیان دەڵێن مسلمانی دەڵێن نا من ئەو ئیسلامەتیە نیم ئەو ئیسلامەتیم کە لەسەر منهەجی سەلەفی صالح دەڕۆم منهەجی سەحابە ڕزای خوا گەورەیان لەبێ منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئەوەیە خوشتی بەڕێزم ئەجینا بڵین وڵا ئێمە حیزبێکمان دانا و ناوێکمان لێ ناوە ناوی حیزبی سەلەفیەکان شتیوا لە ئارادا هەر نییە لە دیندارێتیدا وەکو سەحابە بە ئەوەش بە بەڵگەی قورئان کە خوای گەورە فەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه خوای گەورە لە دوو صنف ڕازیە صنفی یەکەم سابقون پێشینە چاکەکانمان ئەوانەی پێش ئێمە ڕۆیشتن سەحابە و تابعین مهاجرین و ئەنصار صنفی دووەم کە خوا لەیان ڕازیە والذین اتبعوهم بإحسان ئەوانەی شوێنی پێشینەکان دەکەون شوێنی سەحابە دەکەون خوا لەوانش ڕازیە جا من بە خۆم بۆ ئێوەش دەڵم با شوێنی سەحابە کەوین شوێنی پێشینەکان کەوین ئەوە ئاەتی قورئان کە دەڵێ لەکوێ هاتووە حەدیثی بۆم باس کردی ما أنا عليه وأصحابي بارك الله فيك ئەمما وەکو نازناو من نەموتو بڕۆ نازناو لە خۆتان